لە کاتێکدا 2 مانگە حکوومەتی ماوە سەرچووی هەرێم موچەخۆرانی دابەش نەکردووە. دەستگای بەخشین نووسنگەی چەمچەماڵ و تەکیە لە کاتی خۆیدا موچە و جلوبەرگ و پێداویستی قوتابخانەی بەسەر ژمارەیەک منداڵی بێباوک و خێزانی کەم دەرامەت دابەش کرد. ئەمڕۆ دەستکرا بە دابەشکردنی موچە و شیرینی و پێداویستی قوتابخانە بەسەر مناڵە ناسدارەکاندا و دەستگای خێرخوازی بەخشین نووسنگەی تەکیە. سوپاس بۆ خوا ئەتوانیوێتی خزمەتێکی بەرفراوان بکە لە سنووری ناحەی تەکێدا. دووبارە و دەبارە دەستخۆشیمان هەیە بۆ خێرخوازان کە هاوکارمانن لە هەر شوێنێک و هەر شار و شارۆچکەیەک و هەر وڵاتێکن کە توانیوانە ئەم خزمەتانە فراوانتر بکەن. ئێمە وەکو نووسنگەی چەمچەماڵی دەستگای خێرخوازی بەخشین هەڵساین بە دابیرکردنی کەرەسەی قوتابخانە و جلوبەرگی قوتابخانە بۆ 100 مناڵی بێباوک و فەقیر و هەژاری سنوورەکەمان. سوپاسی و خێرخوازاناکەین کە هەموو کاتێ بەدەنگی بانگوازی ئێمە دێن کە لە پەیجەکانەوە کاتێک ئێمە بانگوازیەکەین کە هاوکارمان بن خەڵکێک بە دڵسافی و دڵپاکیوە ڕوومانتیە کاتووە بەخشین بە پردێکی متمانە زانێ لە بین خۆی و هەژارانە کە ئێمە هەموو کاتێک خەمخۆری هەژاران بووینە، خەمخۆری نەداران بووینە، خەمخۆری مناڵی بێباوک بووینە و بەخشین سوپاس بەخوای گەورە چەترێکە بۆ هەموو هەژاران. سوودمەندبووانی دەستگای بەخشین سوپاسگوزاری دەستگاکەن و دەڵێن لە حکوومەت زیاتر بەدەم هاوڵاتیانی کوردستانەوەن. وڵا سەرەتا سوپاسی خی گەوراکەین پاشان ئەم دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە هاوکارێکی زۆرمانن لە هەموو کاتێکە لە ڕەمەزانە لە هەموو کاتەکانی تر و ئێستش لە ئەم کاتەیە کە کاتی کردنەوەی قوتابخانەکانە من وەکو یەکێک لە دایکی مناڵاتیوەکان کە زۆر سوودمەند بووم زۆر هاوکاریم کردراوە کار ئاسانیم زۆر بۆ کراوە لە هەموو ڕوویەکەوە بە پارە بە خۆراک بە جلوبەرێک بە هەموو شتێ زۆر سوپاسیانەکەین و سوپاسی خی گەورەشەکەین کە ئەمانەیە کردوتە وەسیلەیەک بۆ گەیاندن بەو هاوکاریانە بۆ ئێمە. کاتر لە حکوومەت هاوکاری ئێمەیان کردووە، ئێمە لە هیچ لایەکی ترەوە هیچ هاوکاریەک نەکراوین هیچ کاتێک. دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەم کە ئەم ڕوتوانیان بە دابشکردنی جلی مەکتەب و قەتەسیەش دەستخۆشییان لێکم کە مانگانە و ساڵانە کە کاتێ مەکتەب بکرێتەوە لە کاتی جەژنانیشە ئەم دلوبەرگانەمان بۆ دابینەکەن خی گەورە پاداشتە خێریان باتەوە و دەستخۆشەیەکیان لێکم. وڵا زۆر دڵخۆشم خی گەورە پاداشتە خێریان باتەوە. کاندیدێکی کۆمەڵی دادگەری دەڵێت گەر توانیمان متمانەی خەڵکی بەدەست بهێنین لە پەرلەمان کار بۆ دادگەری دەکەین کە لە سایەدا خەڵکی هەژار و کەم دەرامەت لە کوردستان ژیانێکی شایستەیان هەبێت. ئەمڕۆ بەرواری سی نوێ وەکو بینیم دەرگای خێرخوازی بەخشین نووسنگەی چەمچەماڵ موچەی مانگینۆ دابەشەکە بەسەر ئەو موچە خۆرانی کەوالایەتی لە بەرامبەریشە ئەبینین ئەمڕۆ لە هەمان بەروارە ئەبینین تاوەکو ێستا موچەی فەرمانبەری ڕاستەقینە و مامۆستای ڕاستەقینە دابەش نەکراوە کە موچەی مانگی هەشتەکە. ئەمە بەڕاستی ئەو پەڕی بێباکی دەسڵاتە بەرامبەر بە موچە خۆرانی ئەو پەڕی هەست نەکردنە بە بەرپرسیارەتی و ئەمە بەڕاستی سزادانی بە کۆمەڵی خەڵکی کوردستانە. ئێمە ئینشاءالله بە پشتیوانی خی گەورە پشتیوانی خەڵکی هەرێمی کوردستان کە ئەچینە پەرلەمانی کوردستان هەوڵی بەردەوامان بۆ ئێکەوە ئێمە دادگەری بچەسپێنین هەوڵی بەردەوامان بۆ ئەوەیەکەوە ئەو ستەمەیکەوە جوت حیزبی دەسڵاتدار لە ماوەی 33 ساڵی ڕابردووە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستانێکن ئەو ستەمەیان ڕابگرێت. پرۆژە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری لە ماوەکانی ڕابردوو خزمەتێکی بەرچاویان بە هاوڵاتیانی کوردستان کردووە بێجیاوازی و هاوڵاتیانیش دەیانەوێت لە هەڵبژاردننی داهاتوی پەرلەمان پاداشتی کۆمەڵی دادگەری بدەنەوە بە متمانە بەخشین بە کاندیدە دەست پاک و ئەمینەکانی لیستی 147 کۆمەڵی دادگەری. ڕەبین محەممەد کەناڵی پەیام قەزای چەمچەماڵ.